لشکر و کنترا تبلی بونه هات راگاندن پلیس ریا نابرا باجارو که باجرگه او نابندا گوره کار لگرینا لماینان جی دیکرن. ایرا رادیوی دنجی گلا ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەینی 15 نۆڤەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. هاوسەرۆکی کەجەدەکە ئەوروپا ئەنگین سەفەر ڕایگەیاند بۆ شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان پێویستە هەمومان لا کۆن گرد بینەوە بۆ ڕێپێوانی گەورەی کۆن کە لە 16 تشرینی دووەمدا لە شاری کۆنی ئەڵمانیا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورددا بەڕێوە دەچێت ئامادەکاریەکان بەردەوامە و بانگەوازی لە گرد دەکرێت بۆ بەشداربوونی بەهێز لەو بارەیەوە هاوسەرۆکی کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد لە ئەوروپا کەجەدەکە ئەوروپا ئەنگین سەفەر دەڵێت بۆ بەشداری و گروتینی ڕێپێوانەکە هەموو جۆرە ئامادەکاریەکیان کردووە. هەروەها سەفەر سەرنجی خستە سەر سڵاوی ڕێبەرۆجەلان کە ئاراستەی گەل و ڕایگشتی کردووە وتی ڕێبەرایەتی ئاماژەی بەوە کردووە کە گۆشەگیری بەردەوامە ئەمە شوامان لێ دەکات بۆ شکاندنی گۆشەگیری هەموو هەوڵێکی خۆمان بدەین و بەرفراوانتری بکەین. لە بەردەوامیدا سەفەر دەستنیشانی کرد لە هەر بارودۆخێکدا بین پێویستە بۆ ئازادی جەستەی ڕێبەرئۆجەلان تێبکۆشین و لە کۆتاییشدا بانگەوازی لە هەمووان کرد با ڕۆحی سەفەربەریەوە لە 16 تشرینی دووەم لە کۆن ببن و بەم باوەڕداریەوە کۆتایی بە گۆشەگیری بهێنن. فدراسیۆنی کرێکارانی پەنابەری ئەڵمانیا ئاگف بەیاننامەیەکی نووسراوی بڵاو کردەوە و ڕایگەیاند ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە لە ساڵی 1999ەوە لە زیندانی ئیمراڵی بەدیل گیراوە بە ساڵانە ڕوبەڕووی گۆشەگیری ڕەهابووەتەوە. دەسەڵاتداری فاشیستی ئەکەپا گۆشەگیری لە هەموو زیندانەکاندا بڵاو کردوێتەوە و ئامانجی ئەوەیە زیندانیانی سیاسی تەسلیم کات و ئیرادەیان بشکێنێت. لە هەڵکوتانە سەرژووری بەندکراوەکاندا دەست بەسەر پێداویستیەکانی زیندانیان دەگیرێت. هەروەها مافی زیندانیان بە هەموو شێوەیەک پێشل دەکرێت و دەیانەوێت پەیوەندیان بە دنیای دەرەوە ببڕن. ئاگف بە دروشمی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد داوای لە هەموو لایەک کرد بەشداری ڕێپێوان و کردبوونەوەی گەورەی 16 تشرینی دووەم لە شاری کۆن بکەن. لە چوارچێوەی ئامادەکاری و بانگەوازیەکاندا بۆ بەشداریکردن لە ڕێپێوانی 16 تشرینی دووەم لا کۆن با دروشمی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا تەژەکە ئەوروپا لە ڕاگەیاندراوێک بانگەوازی بەشداربوونی لە هەمووان کرد. لە سەرەتای ڕاگەیاندراوەکەدا تەژەکە ئاماژە بەوە دەکات لە کەسایەتی ڕێبەرئۆجەلاندا هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرگەلی کورد بەردەوامە و لە دژی ئەم هێرشانە ئێمەی ژنان 27 ساڵە بۆ ئازادی جەستەی ڕێبەرئۆجەلان ئازادی کوردستان و دیموکراتیک بوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست با شێوەیەکی بەرفراوان لە بەرخودان داین و ئێستا کاتی تێکۆشانە. هەروەها تەژەکە ئەوروپا ڕاشیگان هەڵمەتی ئازادیمان دەرەنجامی گرنگی بەدەستهێناوە و دەمامەکی ساختەی دەوڵەتی تورکی داماڵیوە و تا مسوگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەرئۆجەلان لە تێکۆشانەکانمان بەردەوام دەبین. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەدا باس لەوەش کراوە لە 16 تشرینی دووەمدا با دروشمی تیشکەکانی خۆرەوە دەنگمان هەڵدەبڕین و لەسەر ئەم بنەمایە داوا لە ژنان و گەنجان و گەلەکەمان و دۆستانمان و هەموو ئەو هێزانەی لا دژی سیستەمدان دەکەین بۆ مسوگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەرئۆجەلان بۆ دامەزراندنی کۆمەڵگەیەکی ئازاد لە 16 تشرینی دووەمدا لە شاری کۆنی ئەڵمانیا بەشداری ڕێپێوانی گەورەی مێژوویی ببن. لە کۆتاییشدا دەکرێتەوە لە هەر بارودۆخێکدا بێت دەبێت گۆشەگیری ئیمراڵی بکرێت با ڕۆژەڤ و ئەقڵێتی دژە مرۆڤایەتی و دژەژن تێک بشکێندرێت. ڕۆژ بەرفراوانکردنی ئازادیە.
تەفگەری کولتور و هونەری دیموکراتیکی مزۆپۆتامیا لە ئەوروپا تەفچان لە فراچەوەی هەڵمەتی جیهانی ئازادی بۆ بەڕێز و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد گۆرانێکی نوێی بڵاو کردەوە. گۆرانێکە بە ناوی لە قادانە لە گۆڕەپانە ئامادەکراوە. حەکیم سەفکان هۆنراوەکەی بۆ داڕشتووە. ناوەڕۆکی گۆرانێکە باز لە گرێداوبوونی گەلی کورد با ڕێبەری گەلی کوردەوە فیداکاری و چالاکی بەردەوامەکانی گەل و تەفگەری ئازادی لا دژی سیستەمی قەتکاری و کۆمەڵکوژی دەکات. لەبارەی بڵاوکردنەوەی گۆرانیەکەشەوە تەفچان لە ئەوروپا ڕایگەاندووە با دروشمی هونەری ئازاد بۆ ئازادی گۆرانیەکەیان ئامادە کردووە. کەنەکە ڕێگەیان لێپرسینەوە لە ئەنجامدەرانی کۆمەڵکوژیەکان نەکەین ناتوانین ڕاستگۆیان بژین. کەنەکە سید ڕزای دەرسیم و هاوڵانی بەبیر هێنایەوە و ڕێگەیان کۆمەڵکوژی دەرسیم دوژمنایەتی دەوڵەتی تورکی لە بەرامبەر گەلی کورد و ئەو زەهنیەتە دڕندانەی بە ڕوونی ئاشکرا کرد. تا لێپرسینەوە لە ئەنجامدەرانی کۆمەڵکوژیەکان نەکەین ناتوانین ئەرکی مێژووی خۆمان بەجێ بگەێنین و ڕاستگۆیانە بژین. لە ڕاگەیاندراوەکەی کەنەکەدا هاتووە لە ڕۆژی 15 تشرینی دووەمی ساڵی 1937دا سید ڕزا سەرکردەی سەرهەڵدان و بەرخۆدانی دەرسیم لەگەڵ ژمارەیەک لە هەواڵانی لا سێدارە دران. هەموو قارەمانەکانی بەرخۆدان لا کەسایەتی سید ڕزا و هاوڵانیدا با ڕێزەوە یاد دەکەینەوە و ئەقڵێتی جنوساید شەرمەزار دەکەین. لا درێژەی ڕاگەیاندراوەکەدا کەنەکە جەخت دەکاتەوە با دڵنیاییەوە خەبات بۆ ئازادی کوردستان ئەم ئەرکەمێژوویە بە پێشخستنی هۆشیاری ئازادی و بە تێکشکاندنی زهنیەتی کۆمەڵکوژی و جێنۆساید هەروەها با ڕزگارکردنی خەڵکی کوردستان ئەم ئەرکەمێژوویە بەدی دێت. دەتوانرێت لێپرسینەوە لە بەرپرسانی ئەو تاوانە بکرێت و بەڵێنیش دەدەین کە هەر دەگەینە ئەم ئامانجا. یەکێتی گەنجانی وڵاتپارێزی کوردستان یەجەوەکە لەبارەی ئەنجامدانی چەند چالاکیەکان لە قۆسەری سەربامەردینی باکووری کوردستان و ئەدەنەی تورکیا ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی یەجەوەکەدا هاتووە لە ئێوارەی 11 تشرینی دووەمدا لە دوو گەڕەکی قۆسەری سەربامەردین و گەنجان لا دژی هێزەکانی پۆلیس وەستاونەتەوە و ڕێگەیان نەداوە بێنە گۆڕەپانەکە. هەروەها لایەکی ترەوە تا درنگانی شەوی 11 تشرینی دووەم گەنجان لە ئەدەنە بە فیشەکی هەوایی بەرد و کۆکتۆف مۆلۆتۆف دژی چەندین خاڵی پۆلیس چالاکیان ئەنجام داوە. یەجەوەکە لە ڕاگەیاندراوەکەیدا بانگەوازی لە گەنجانی وڵاتپارێزی یاپۆیی کردووە بە ڕۆحی شەڕی گەلی شۆڕشگێڕیەوە لە ناوڕیزەکانی یەجەوەکەدا جێبگرن و ڕووبکەنە گۆڕەپانەکانەوە. جارێکی دیکە گەلی خەلفەتی لا دژی قڕکردنی سیاسی و دەست بە سەرداگرتنی شارەوانیەکان ڕویان لا گۆڕەپانەکان کرد و ڕێپێوانیان ئەنجامدا. لە چالاکیەکەدا بە بەشداری محەممەد قەرەیلان و سانیە بایرام هاوسەرۆکانی شارەوانی خەلفەتی و هەروەها ئەندامانی ئەنجومەنی دایکانی ئاشتی ڕۆحا و پەرسوس و وێران شار و ژمارەیەکی بەرچاو لە ئازادی خوازان ڕێپێوانەکە ئەنجامدرا. لە ڕێپێوانەکەدا دروشمەکانی بژی بەرخۆدانی خەلفەتی قەیوم دزە و بەرخۆدان ژیانە و ژنجیان ئازادی وترانەوە. هاوکات با درێژایی ڕێپێوانەکە بانگەوازی لەگەڵ کرا بەشداری لە چالاکیەکاندا بکەن و ڕێپێوانەکە تا بەردەم بارەگای دەم پارتی ناوچەکە درێژەی کێشا. دانیشتوانی شێخ مەقسوود و ئەشرەفیە ڕایانگەیان
ژیانی ئازاد گرێدراوە بە هەڵبەشاندنەوەی سیستەمی ئەشکەنجە و قڕکەرەوە کە لە دژی ڕێبەر ئۆجەلان بەکاردەهێنرێت و وتیان ئێمە لا گۆڕەپانەکان داین و هەتا تێکشکاندنی پلانەکانی دوژمن بانگەوازی بۆ ئازادی ڕێبەرایەتیمان و بارخۆدانیشمان بەردەوام دەکەین لا گربوونەوەکە. مەنان جعفەر وتەبێژی دەستپێشخەری ئازادی ڕێبەر ئۆجەلان لە سووریا دەڵێت گەلی گرێدراوی بیرۆکەکانی ڕێبەر ئۆجەلان و گەل گرێدراوی بیرۆکەکانی ڕێبەر ئۆجەلانەوە بۆ ئازادی بەڕێزی لە گۆڕەپانەکاندایە. بۆیە ئێمە هەتا ئازادی ڕێبەری خۆمان و هاوبەشانەوەی پلانەکانی دوژمن درێژە بە چالاکیەکانمان دەدەین. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.